سڵتان لێبێ ئەم کاتتان باش لە یەکەم ڕۆژی نەورۆزدا دیارە هاتوونەتە سەیرانگای دووکان لە سەیرانگای دووکان قەرەباڵغیەکی زۆر هەیە هاوڵاتیان گەشتیاران بە شێوازێکی گەرموگۆڕتر ئەمساڵ لە قەرەبووی پاریان کردەوە چونکە ئاشکرایە ساڵی پار بەهۆی کۆڕۆناوە دیارە لە هەرێمی کوردستاندا هاوڵاتیان نەیانتوانی گەشت و سەیرانەکانیان لە نەورۆزدا بکەن ئەم ساڵ بە جیاوازتر هاوڵاتیان هاتوونەتە شوێنە گەشتیاریەکان ڕویان لە سەیرانگای دووکان کردووە لە سنووری پارێزگای سلێمانی دیارە لە سنووری پارێزگای سلێمانی چەندی شوێنی گەشتیاری هەیە هاوڵاتیان هاتوونەتە دەرەوە قەرەباڵغێکی زۆر هەبوو کەوەی ئێمە لە ڕێگا بینیمان ئێستا ئەمەل خان سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم هاتوۆتە سەیرانگای دووکان بە شێوەیەکی مەیدانی شوێنە گەشتیاریەکان بەسەر دەکاتەوە ئەمەل خان ئەسڵاو لێبێ پێمان بڵێ ئامانج لە هاتنت ئەمڕۆ بۆ دووکان چی بوو؟ پیرۆزبایی لە تەواوی گەلی کوردستان و هاوڵاتیانی کوردستان و تەواوی گەشتیارانی ناوەڕاست و باشووری عێراق کە سەردانی کوردستانیان کردووە و پیرۆز بێ لەو گەلانەش کە جەژنی نەورۆز بە جەژنی خۆیان ئێزانن ئێمە من ئەمە بۆ ماوەی 3 ڕۆژ مەیدانیان دەچمە شوێنە گەشتیارەکان بۆی لە نزیکەوە گەشتیار ببینم گفتوگویان لەگەڵ بکەم بزانم ڕەوشی گەشتیار لە چه ئاستێکایە پێداویستەکانیان چییە سەرنجەکانیان چییە دەمانەوێت کەم و کوڕەکان بزانین و ئەوان زیاتر ئاوێنەی ئێمەن کە توانن کەم و کوڕەکانمان پێ بڵێن گرفتەکانمان پێ بڵێن و دەشمانەوێت لە ڕێگای هەڵسەنگاندنی تیمەکانیشمانەوە ئێستا تیمەکانمان کە من قسەتان لەگەڵاکەم ئەگەڕێن بەشر هەموو شوێنە گەشتیارەکانی ناوچەکان بۆ ئەوەی بزانن نرخەکان بەرز کراوەتەوە و ئەو کەسانەی نرخیان بەرز کردوێتەوە پابند نەبوون بە مەرجەکانی ئێمە و ڕێنمایەکانی ئێمە غەرامە کرێن سزادرێن هەموو ئەمانە لە ڕەوشی گەشتیار و زۆرتر خۆشگوزەرانی بۆ گەشتیاران دەستەبەر بکەین. باشە ئەمەل خان ئەم ساڵ ڕێژەی هاتنی گەشتیار ئێوە لە چەند ڕۆژی ڕابردەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی نەورۆزیشە چۆن ئەیبینن؟ ئەگەر بەراوردیکەین بە ساڵی 2020 بە دڵنیاییەوە ئێستا دڵخۆشکەرە چونکە هەستەکەی هاوڵاتیان ئێستا زیاتر هوشیار بوونەوە بەرامبەر بە پابندبوونیان بە ڕێنمایە تەندروستەکان بەستنی ماسک و هەموو ئەو ڕێکارانەی کە پێویستە بگیرێتە بەر بۆ پاراستنی هاوڵاتیان لەگەڵیشی هاوڵاتیانی ئێمە ماندوون ساڵانێکی زۆرە شەڕی تیرۆر قەیرانی دارایی و کۆڕۆنا و هەتا دوایی پێویستی بە تەنفیسێکە پێویستی بە ئەوەیە کە جۆرێک لە ئاسایش و ئارامی بۆ دەستەبەر بکەن ئەلحەمدولیلا ئێستا هەموو ناوچە گەشتیارەکانی هەرێمی کورسان هەر 4 پارێزگاکەی هەرێمی کورسان دەبینین گەشتارێکی زۆر ڕووی کردوتە ناوچەکان بۆیە هیوادارین ئێمەش دامەزراوە پەیوەندیدارەکان لە ڕێگای بینینی ئەم دیمەنە جوانانە و سروشتە جوانەکەی کوردستان ئیکتیفا نەکەین بەس بە تەنها گەشت و گوزاری تەرفیهی بەڵکو پێویستمان بەوەیە گەشت و گوزاری شوێنەوار ئاینی عیلاجی چارەسەری سەرکێشی ئەمانە هەمووی جۆرەکانی گەشت و گوزارن کە لە ڕێگای دابینکردنی ڕێگاوبان پێداویستەکان خزمەت گوزارەکانی ئاو و کارەبا و هەموو ئەمانە هاوکاری کردی تایبەت بکەین بۆی بتوانن گەشتیار زیاتر بەرن بۆ ئەو شوێنانە. باستەوە دەکرێت گەشتیاران بە جۆرە جۆرەکان ئەوانی کە لە ناوڕاست و خۆری عێراقەوە بە تایبەت ڕوو لە ناوچەکانی هەرێم دەکەن لە بازگەکاندا زۆر جا گرفتیان بە دروست دەبێت ئێوە لە بازگەکان چۆن ئامادەکاریتان کردووە بۆ ئەم ساڵ؟ ئەگەر لە ڕابردوو شتێکی وا ڕوویدا بێ من دڵنیام لە ئێستادا لە تەواوی بازگەکانی هەرێمی کوردستان جۆرێک لە حەز بە بەرپرسیارەتی زیاتر دروست بووە لەوەی کە گەشتیارانی ناوچەی باشوور و ناوەڕاستی عێراق دێنە کوردستانەوە بۆ ئەوە دێن کە خۆشگوزەرانی و جۆرێک لە خواستەکانی خۆیان جێبەجێ بکەن و بەهای گەشت و گوزاریش زیاتر تێگەیشتون گەشتیار کاتێ دێتە کوردستان سوودەگەیەنێ بە بازاری کوردستان بە مەتاعمی بە فەنادقی بە شۆفێرەکانمان بە ناوچە گەشتیارەکانمان بۆیە دەبن بە بەشێک لە زیادکردنی سەرچاوەکانی داهات بۆیە هەموو بازگەکان بە سپاسەوە برانی پۆلیس و ئاسایشی ئێستا دەبینین کە بە شێوازێکی زۆر شارستانیانە کاراسانیان بۆکەن و کارەکانیان بۆ ئاسانەکەن تیمەکانی ئێمەش لەوێن گروپەکانی گەشتیاری بە تەنسیق لەگەڵ گروپە گەشتیارەکانی کوردستان هەماهەنگن بۆ ئەوەی کەمترین ماوە لە بازگەکانە ڕابۆستن. جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم کە لەگەڵمان بوو دیارە ئەمەوێ دیمەنی سەیرانگای دووکانتان پێنیشان بدەم کە هاوڵاتیان هاتوون لە ئێستاە گەشت و سەیرانی خۆیان دەکەن لە یەکەم ڕۆژی نەورۆزدا من ئەگەر بتوانم ئەمەوێ چەند گەشتیارێک بتوێنم کە هاتوونەتە ئێرە بۆ سەیرانگای دووکان لە یەکەم ڕۆژی نەورۆزا سڵاو لێبێ خێزانێکی جوان دانیشتون باجلێکی کوردانەوە نەورۆزتان پیرۆز ئەمڕۆ چۆنە هاتوونەتە دەرەوە؟
وڵی زۆر سپاس دەکەم بەوەی تەمان نەورۆزەوە وەکو خەڵکی ئەمەش هاتوینەتە دەرەوە جێ بگۆڕین چکە وەکو ئاگادارن پار ساڵ بەهۆی کۆرۆناوە خەڵکی کەس نەیتوانی بێتە دەرەوە بەزەم ساڵ لەخوا بەزیاوەوە زانمۆزەکە باشتر شڵا بەرەو باشتری ژەڕوات شەڕە ساڵی داهاتووتر هەر بە تەواتی نامێنێت کۆرۆنا. خاتون دێمە لای تۆ سڵاو لێبێم ئەمڕۆ لەگەڵ ئەوەی کە جلوی بەرگی کوردیدا خواردنە کوردەواریەکانش دیارە گرنگی پێجێ ئەمڕۆیەوە چیتان هێناوە بۆ لە یەکەم ڕۆژی نەورۆزە؟ وڵا کە العادە یاپراخی گەڵامیە و گۆشت بێ ئەوە ناخۆش و کەباب و شتانە. ئافرەتان بێ ئەمە بزانم نەورۆز تا چەند گرنگی هەیە بۆ گەلی کورد ئێوە ساڵانە ئاوا دێنە دەرەوە؟ وڵی هەموو ساڵە یینە دەرەوە بەڵێ بەسپار بە عام کەس نهاتە دەرەوە زۆر خۆشە جا عادەتەن هەر سەردانی دوکانیش ئەکەین. نرخی کەپرەکان چۆنە لەم ساڵدا؟ وڵی باش بوو ئێستامانەی ئێمە بە 50,000 بوو تر نازانم ئەوانەی تر سەیرانێکی خۆشتان هەبێ دیارە ئەمە ئاماژە بۆ بم کە گەشتیاران لەگەڵ هاتنیان بۆ سەیرانگاکان لە پاڵەوەی کە بە جلو بەرگی کوردی ڕەسەنەوە ڕوو لەم ناوچەیە لە ناوچەکان دەکەن ناوچە سەیرانگاکان هاوکات خواردنەوە کوردەواریەکانیش لە یاد ناکەن جۆرەها خواردنی کوردەواری دەهێنن لەگەڵ خۆیان وەکو بۆنەیەک لە نەورۆزدا لە تا سێ ڕۆژی نەورۆز گەشتیاران لە هەرێمی کوردستان لە خواروی عێراقیشەوە دێنە ناوچەکانی هەرێمی کوردستان بۆ گەشتکردن ئەمە نەریتێکی ساڵانەی گەلی کووردە کە ساڵەهایە لە جەژنی نەورۆزدا دێنە دەرەوە گەشت و سەیران دەکەن. ئێستا ئێرە ئەمە سەیرانگای دووکانە دیارە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان هاتوونەتە ئەم سەیرانگایە بۆ دەربڕینی خۆشیەکانیان لە یەکەم ڕۆژی نەورۆزدا دیارە جگە لە هاوڵاتیان لە سنووری پارێزگای سلێمانی لە پارێزگاکانی دیکە و هاوکات لە ناوەڕاست و خواروی عێراقیشەوە گەشتیار ڕووی لەم شوێنە کردو زۆرجا گەشتیاران نیگەرانی ئەوە بوون کە نرخەکانی کەپر و شوێنە گەشتیاریەکان و کابینەکان لەم وەرزەدا گران دەکرێت بەڵام سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم ئەمەل جەلال ئەوەی بە شارپرێس ڕاگەاند دیارە هەر خاوەن کەپرێک یاخود هەر خاوەن کابینێک کە نرخ لەسەر گەشتیاران گران بکات ئەوە ڕوبەڕووی سزای دارایی دەبێتەوە.